بەڕێزان لەبەرەوەی نیسابی دانیشتنی کۆبوونەوەی ئاساییمان نییە بۆیە دانیشتنەکە هەڵەگرین. ڕۆژی 19 ئاب کۆبوونەوەی نائاسایی پەرلەمانی کوردستان بەهۆی تەواو نەکردنی ڕێژەی یاسایی پەرلەمانتارانەوە بۆ کاتێکی نادیار هەڵگیرە. 53 پەرلەمانتار چوونە ژوورەوە و 58 پەرلەمانتاریش بایکۆتی دانیشتنەکەیان کرد. پرسیارەکەش ئەوەیە ئایا زۆرینەی دەنگی هاوڵاتیانی دەنگدەر لای چ بەرەیەکە؟ ڕێژەی یاسایی پەرلەمانی کوردستان پێویستی بە 56 پەرلەمانتار هەیە، بەڵام لە ڕۆژی 19 ئابدا 53 پەرلەمانتار بەشدار بوون، ئەوانیش فراکسیۆنەکانی گۆڕان 24 پەرلەمانتار، یەکێتی 18 پەرلەمانتار، کۆمەڵ 6 پەرلەمانتار، نیوەی فراکسیۆنی یەکگرتوو کە 5 پەرلەمانتار بوون. ئەو فراکسیۆنانەشی بایکۆتی دانیشتنەکەی پەرلەمانیان کرد 58 پەرلەمانتار بوون، ئەوانیش فراکسیۆنەکانی پارتی 38 پەرلەمانتار و کۆتاکان 11 پەرلەمانتار و نیوەی فراکسیۆنی یەکگرتوو کە 5 پەرلەمانتار بوون و فراکسیۆنەکانی شیوعی 1 پەرلەمانتار و بزوتنەوەی ئیسلامی 1 پەرلەمانتار و سۆسیالیست 1 پەرلەمانتار و ئاراستەی سێهەم 1 پەرلەمانتار. لێرەدا لیست و ژمارەی دەنگ و کورسیەکانی لایەنە بەشداربووەکانی هەڵبژاردنە پەرلەمانەکەی 21 نۆی 2013 بەپێی ئەنجامی فەرمی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان دەخەینە ڕوو کە تێیدا دەردەکەوێت ئەو 53 ئەندامەی لە کۆبوونەوەکەی ڕۆژی 19 ئابی پەرلەماندا بەشداری دانیشتنە نائاساییەکەی کرد خاوەنی 1,039,180 دەنگی هاوڵاتیانی دەنگدەرن. هەروەها ئەو 58 پەرلەمانتارەی بایکۆتی دانیشتنەکەیان کرد خاوەنی 917,150 دەنگی هاوڵاتیانی دەنگدەرن. ئەو پەرلەمانتار و فراکسیۆنانەی کە ئامادەی دانیشتنەکە بوون و 53 پەرلەمانتار بوون پێک هاتوون لە گۆڕان 24 کورسی 476,736 دەنگ، یەکێتی نیشتیمانی کوردستان 18 کورسی 350,500 دەنگ، کۆمەڵی ئیسلامی 6 کورسی 118,574 دەنگ، نیوەی یەکگرتووی ئیسلامی کوردستان 5 کورسی 93,370 دەنگ، کۆی گشتی 53 کورسی 1,039,180 دەنگ. ئەو پەرلەمانتار و فراکسیۆنانەی کە ئامادەی دانیشتنەکە نەبوون 58 پەرلەمانتار بوون پێگاتون لەمانە: پارتی دیموکراتی کوردستان 38 کورسی 743,984 دەنگ، نیوەی یەکگرتووی ئیسلامی 5 کورسی 93,370 دەنگ، بزوتنەوەی ئیسلامی 1 کورسی 21,834 دەنگ، سۆسیالیست 1 کورسی 12,501 دەنگ، شیوعی 1 کورسی 12,392 دەنگ، ئاراستەی سێهەم 1 کورسی 8,681 دەنگ، کۆتاکان 11 کورسی 24,388 دەنگ، کۆی گشتی 58 کورسی 917,150 دەنگ. بەم پێیەش ئەو 53 پەرلەمانتارەی بەشداری کۆبوونەوەکەی پەرلەمانیان کرد 122,030 دەنگیان لەو 58 پەرلەمانتارە زیاترە کە بایکۆتی کۆبوونەوەکەی پەرلەمانیان کرد.